ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆتۆفیقم لە خێم شوی بەرنامەی پانۆرەما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنیشی پاک و بێگەرد لە هەرێمی کوردستان کە وەکو بڕیاری لێدراوە لەم ساڵدا ئەنجام بدرێت. کۆبوونەوەی لێوان لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەم بابەتە دەستی پێکردو بەدەر لە مەسەلەی هەڵبژاردن لە نێوان یەکێتی و پارتی و هەروە لایەنەکانی دیکە کۆمەڵێک گیر و گرفت هەیە کە پێویستە پێش ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێت. ئەوەی کە ئێستا لایەنەکان لە دانیشتەکاندا گفتوگۆی لەسەرەکەن بە دیاریکراوی بەس مەسەلەی هەڵبژاردنە و وادەی هەڵبژاردن و هەروەها ئەو یاسایی کە تاوەکو ئێستا هەموار نەکراوەوە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەیە یاخود کۆمەڵێک پێشمەرچێ لە نێوان لایەنەکان بۆەوەی کە لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەن. لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی هەردوو لایەن ئامادەن بۆ کۆبوونەوە و هەردوو لاشانەوە دەڵێن کە پێشمەرجە قوبوڵ ناکەن بۆ دانیشتن و کۆبوونەوەکان. ئەم شەو بە گشتی قساکەین لەسەر ئەم بابەتە و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان ئاخۆ بە نزیکانە دەگەن ئەنجامێکی کۆتایی لەوبارەوە یاخودنا بە میوانداری برای بەڕێزمان سەیدا لەتیڤنێڕۆیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێ سەیدا لەتیڤ. زۆر سپاس کاکە. خۆشحاڵین کە ببینین نزیک. زۆر سپاس. بەخێراتی. سەرەتا بێ دەست پێ بکەم گەڕێکی نوێی کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکان دەستی پێکردووە و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. بەڵام ئەم کۆبوونەوەکو لە کۆبوونەوەکی پێشووترا بینیمان وتیان بەردەوامە بێ. بەردەوامبوونی کۆبوونەوەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتن و پێ دوایە لەم کۆبوونەوەی داهاتوو کە بڕیاری لێدراوە ڕۆژی شەمە بەڕێوەچێ لە نێوان یەکێتی و پارتی بگەنە ڕێکەوتنێک لەسەر و بابەتە بە تایبەت مەسەلەی هەڵبژاردن. زۆر سپاس کاکاورێ ڕێز و سڵاو بوو بنەرانی بەڕێز. بە تاکید ئەنجامدانی یەکەمین کۆبوونەوە دوای دابڕانێکی زۆر نزیکەی ساڵێک دابڕان لە نێوان یەکێتی و پارتی دروست ببوو و پەیوەندەکان سارد و سڕی و دوجاریش بەرە و گرژی ینی هەنگاوەکەم بەو ئاراستەیە بوون و پەیامێکی بە هەمان شێوە پەیامێکی تند لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ئەو دوو شێوازە یان ئەو دوو پەیامە بە تاکید هێز و لایەنە سیاسەکانی دیکەش بە هەمان شێوە تا ڕادەیەک ینی ساردی کەوتوبوو پەیوەندەکانیانەوە لەگەڵ بەشێک لەو هێزانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و ئەمە بێگومان بیرروڕای جیاواز هەیە لەسەر ئەم بابەتانە لە هەندێک بواریشدا بیرروڕای هاوبەش هەبووە. بۆیە دەتوانین بڵێین ینی ئەنجامدانی کۆبوونەوە بە هەرخۆی ئەنجامدانی کۆبوونە بە هەنگاوێکی ئەرێنی هەڵسەنگێنین. بەچی بە هەنگاوێکی ئەرێنی بەوەی لە جیاتی چەقبەستی و دابڕان و لە دوورەوە لە ڕێگای پەیام گۆڕینەوە هەندێک جار لە ڕێگای تەرەفی سیامەوە تۆ ڕوبەڕوو یەکتر دەبیتەوە بەرامبەر بە یەکتر و دوور لە چاوی کامێرا لە کەشێکی ئارام و بێدەنگ. بە تاکید ئەمە هەنگاوێکی ئەرێنیە و دەتوانین بڵێن ئەم کۆبوونەوە کردنەوەی دەرچەیەکە بوو هەنگاونان بەرەو لێک تێگەیشتن گرێک شۆرەکان نەکاتەوە. دەتوانین بڵێ هەنگاونان بەرەو لێک تێگەشتن نەک ڕێکەوتن چکە ماوەی یەک ساڵە و پێشتریش کەڵەکە بووی کۆمەڵێک کێشە و کۆمەڵێک گرفت و کۆمەڵێک گلێ و گازندا ئەمە هەمووی بەڵام لە ماوەی ساڵێکە لە ڕێگەی میدیاوە بڵاو بوونەتەوە. بە تاکید کە بتەوێ بگەیتە چارەسەرێکی ڕیشەیی و کوتای بەو هەموو کێشە و گرفتانە بێنی کاتیاوێ کاتێ بوو دانوستان کاتێ بوو چوونە ناو تەفاسیل بوو وردەکاریەکان لەوانە لە هەندێک بار بوو پێکێنانی یعنی لیژنە کەواتە کاتی کەوێ من ناتوانین بڵێن بە یەک کۆبوونەوە کوتایی بە هەموو کێشەکان دێت. بەڵام گرنگ ئەوەیە هەم ئیرادە هەبێ هەم لە کۆبوونەوەی داهاتوو کە بڕیارە ڕۆژی شەمە ئەنجام بدرێ ینی بە بەراو لەگەڵ کۆبوونەوە یەکەم هەنگاوێک بچینە پێشەوە. ئەگەر هەنگاوێک نەچینە پێشەوە ئەوە ینی باوڵێم پرۆسەکە زۆر بە خاوی بەڕێوە دەچێ و ینی بربەستی زیاترش لەوانە بکەن ڕێگە. بەڵام ئەگەر ئێمە بین هەڵسەنگاندنێک بۆ شاندەکان بکەین ئەتوانین بڵێن ئەمە قسە لەسەر شاندی خۆمان دەکەین باڵێ گۆڕانکاریک بەسەرا هاتووە لەسەر پێکاتەی تیم. پێکاتەی تیمی ئێمە
ینی لەسەر ئاستی باڵان چوەکو قیادەت چوەکو تیمی ئێمە لە حکوومەت تیمێکی ینی باڵایە و دەسەڵاتی دەتوانین بڵێن دەسەڵاتی کاملی هەیە بۆ ئەوی لە دانوستانە بگەنە چ بەڵێ بگەنە بڕیارێک ئەمە جدەتی یەکێتی پیشان دەدا کە یەکێتی دەیەوێت کێشەکان چارەسەر بکرێن و دەیەوێت بگەنە ڕێکەوتنامەکان و ناوێت کات بە فیڕوو بڕوە و ئەم دۆخە ناهەموارە بەشە بەردەوام بێت چووکامە لە زەرەری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پەرۆشێتی هەیە بەورە خاڵەکە بینەچێتەوە ئەم پەرۆشێک کە لێشێتی هەیە بە هەمان شێو لەوەفدی پارتیشە بینیتان کە ئەوانیش پەرۆشن بۆ بابەتی چارەسەرکردنی کێشە و ئالانگارەکان هیوادارین ئەوانیش جدی بن چونکە ینی پێکاتی وەفدەکە دیارە وەسفی پێکاتی وەفدەکەی ئێمە تا هەنگاوەکان نەبینین لە کۆبوونەوەی داهاتوە بزانین تا چەند هەنگاوەکان دەچنە پێشەوە ئێمە ناتوانێت ئێستا هەڵسەنگاندنێک بکەین بەڵام دەتوانین بڵێن ئەنجامدانی کۆبوونەوە هەنگاوێکی ئەرێنی بووە و خۆزگا ئەم کۆبوونەوەە ینی زووتر ئەنجام بدایە و هەندێک گوێمان لە هەندێک لێدوانەوە بێ پێشتر گوێمان لێ بواە ئەمە خزمەتی پرۆسی سیاسی دەکرد و خزمەتی وەش دەکرد کە کێشەکان ئەوەندە تەشەنیان نەدەکرد هەرچوونێک بێ ئێمە دەتوانین بڵێن ئەمە چاڕانی ڕۆژی شەمە بکەین بەڵام بۆ دەتوانم بە ناوی یەکێتیەوە قسە بکەم ناتوان بە ناوی پارتیا بڵێن جدەتی دووەم چییە؟ بەشێکی کێشەکان لەسەر شێوازی ئیدارەدان و حکومڕانیە لە هەرێمی کوردستان بۆیە تیم ئێمە لەسەر ئاستی باڵە لەو بارەشدا یعنی هەواڵ قوبا تاڵاوانی چ وەکو کەسی یەکەم لە تیمی حکوومەت و لە هەمان کاتشە وەکو سەرکردەیەکە لە موقعێکی باڵادایە و هەواڵانی دیکەش بە هەمان شێوە بەشدارن لە تیمی یەکێتیدا و ڕەچاوی هەموو ناوچەکان کراوە چونکە ئەمانێ بگەینە ڕاستە گلەیمانەوە لەسەر سلێمانی و فەراموشکردنی ئەم ناوچەیان دەمانێت بڵێن عەدالەتێکە بێ بەڵام بەتەکیید ئەم ڕێکەوتنامەیە باسی هەموو شوێنێکە دەکرێت کەوا بێ نوێنەری هەموو پارێزگایەکی یعنی ئەمە نوێنەری هەموو ناوچەیەکمان بەشدار لە وەفد یەکێتیدا یعنی دیراسەیەکی ورد و تەندروستیان کردووە بوو پێکێنانی ئەم شاندا هەم توانای بڕاردانی هەبێ هەم نوێنەرەتی هەموو ناوچەکان بکە هەم نوێنەراتی تیمی یەکێتی یان بڕاردانی تیمی یەکێتی لە حکوومەتدا بکە بۆیە ئەمەش دووبارە دەکەمان نیشانەی جدەتی یەکێتیە لە چارەسەرکردنی کێشەکان وەگەشتن بە ڕێکەوتنامە بەڵام ئەگەر دیسان دەگەڕێن بڵێ ئایا لە ڕۆژی شەمە ڕێدەکەون ئەم ناکوکی و کێشانە زوو فراڕەهەندە هەندێک جار زیاتر تەرکیز دەکەنە سەر هەڵبژاردن زۆر گرنگە بەڵام هەڵبژاردن یەکێکە لەو مژار و بابەتانێکە گفتوگوی لەسەر دەکرێت ئێمە کێشەی کۆمەڵی کێشەی دیکە هەن بەبێ چارەسەرکردنی ئەو کێشانە هەڵبژاردن بشکرێ هەڵبژاردن ناتوانێت ئامانجی خۆی بپێکی ئەگەر یعنی بۆیەتی سوورە لەسەر چارەسەرکردنی کۆی کێشەکان لە یەک پاکێجدا بەتەکیید یەکێتی دەیەوێت بگەنە ڕێکەوتنان بۆ چارەسەرکردنی کۆی کێشەکان یەکێک لەوانە هەڵبژاردنە لەبەر ئەمانە پێکەوە بەستراون و تەواوکەری یەکترن تۆ ناتوانی با بڵێم بەشێک وەکو ئەوەیەکی لە زانستیەوە دەهایی پەیوەندەکان و ڕاگەاندنیشە هەیە تیورێکە باسی موبایل دەکە ئەڵێ تو ئەم موبایلە پارچە بکەیت هیچ سوودێکی لێ نابینی بەشی هەرە زوریشان پێکەوە بکەیت پارچەیەک ئیش نەکە ئەم موبایلە وەزیف خۆی ناکە ئەمە بۆ حکومڕانی شەروایە یعنی لە شارێکە خەلەل هەبێ کێشە هەبێ مەشاکل هەبێ تەسی دەکاتە سەر کۆی پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە بوارێکی لە بوارەکانە بە هەمان شێوە هەمووی تەواوکەری یەکترە لەبەرەوە یەکێتی دەیەوێت ینی بگەنە ڕێکەوتنامەیەک بۆ کۆی
پرۆسەکە لە یەک پاکێژدا مەبەستێتی زۆر باشە هەر لەسەر دواتر باسی ئەو ژەکەی بزانینیشێتی و پارتی لە چوارچێوەی ڕێکەوتنیشی نوێدا و گشتگیر لەسەر چارەسەرکردنی کۆی کێشەکان ڕێکەون و وەکو پێشووتر ڕێکەوتنی استراتیژیە بوو ئاخۆشتیشی لەو بابەتە دێتە گۆڕێەوە لە نێوان ئەم دوو لایەنەیە خودنا بەڵام دواتر وەڵامیەوە ئەوم بەرەو سەیداجان دێمەوە سەر مەسەلەی وەفدی پارتی کە سەردانی یەشێتی کرد ئەمڕۆ سەردانی کۆمەڵی دادگەری کرد بەڵام کۆبوونەوەکەی ئەمڕۆیان ینی کاتێکی زۆری خایەن لە میدیاکانەوە بینیمان 3 ساعت و نیو بەردەوام بوو ئەمە هەنگاوی پارتی دیموکراتی کوردستان و هەمان وەفد و پێکاتی وەفد کە هاتنە لای یەشێتی چوونە لای کۆمەڵی دادگەریش بەڵام لەگەڵ ئەوان لە 3 ساعت و نیو کۆبوونەوەدا کۆمەڵێک بابەتی گرنگ باس کرا بەڵام خۆیان لە میدیاکانە وایان نەوت وتیان نەچوینەتە جوزئیاتەوە پێت وایە پارتی دیموکراتی کوردستانیش پەرۆشە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخ و ڕەوشەی کە هاتۆتە ئاراوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر مەسەری هەڵبژاردن چونکە ئەو سێلایەنی دیکەش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڕابوون بۆ گۆڕانکاری لە مەسەلەی هەڵبژاردن و بازنەکانی هەڵبژاردن و کۆمیسیۆن و کۆمەڵی بابەتی دیکەی گرنگتر خۆی لەسەر کۆبوونەوەی ئەو دوو لایەنە پارتی و ئەنجومەنی کۆمەڵی دادگەری من ئەمە وەکو چاودێرێک نەک وەکو با بڵێن کادرێکی وەکو کادرێکی نەوەکو چاودێرێک بەڕێی من کۆنگرەی ڕۆژنامانیان نەکردها باشتر بوون بۆ لەبەرەوەی ئەم کۆبوونەوەی یەکێتی و پارتی کە دوور لە چاوی میدیا بوو کۆنگرەی ڕۆژنامانیان نەکرد باشتر بوو چونکە دائیمان میدیا لە کەمیندایە و ینی شتەکەش بووە وەکو نەریتێک بەعام ینی سەرکردەکان حەزەکەن زۆر قسە بکەم بوو میدیا بەڵام لە کاتێکدا کە ناکوکیەکان قۆڵن کێشەکان زۆرن ینی میدیا دەورێک دەبینێ ئەگەر هەدەفەکەی شوانە بێ شێوازی پرسیار و ئەوەکان دەورێک دەبینێت کە دەرزەکان فراوانتر بکە نەک نزیک بکاتەوە لەبەرەوەی یعنی ئەو کۆنگرە ڕۆژنامانیە وای کردکە من وەکو چاودێرێک وەکو هەستم کرد کە وەکو چاودێرێک وەکو میدیاکارێکی وەکو میدیاکاری وەکو ڕۆژنامانێک هەستم کرد کە ئەم دوولانە ناکوکیەکانیان ینی ناکوکیان هەیە و ناکوکیەکانیان لەو لە یەک کۆبوونادا نەگەیشتونەتە ڕێکەوتنامەیەک و هەندێک قسەش کرا لەوێ لەو کۆنگرە ڕۆژنامەوانیدادا هەرچەندە وتیان ینی بزانە مەسەن سەرکردەیەک وتی ئێمە تەنها با بڵێن عینوانی بابەتەکانمان باس کردووە باشە لە 3 ساعت و یان 3 ساعت و نیو چۆن باسی عینوانی بابەتەکەمە خۆی لە خۆیدا گوما یاوەیەک دروستەکە کە بەڵێ لەوێ مشتومڕێکی زۆر کراوە لەوەنە لەسەر هەندێک شتیش خاڵی هاوبەشیشان بە تاکید هەیەیان بێ بەڵام نەگەیشتونەتە ڕێکەوتنامەکە بۆ یعنی ئێمە و کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە هەندێک بوارە هاوبیرین یعنی بۆچوونمان وەکو یەکە بە تایبەتی لە بواری هەڵبژاردنەکاندا پرۆژەتانە بۆ چواردا پێش ماوەیەکی ینی ماوەکە زۆر نییە کۆبوونەیەکی چوارقۆلی کرا لە نێوان دەستگاکان و دەستگا و مەکتەبەکانی مەکتەبی هەڵبژاردنەکانی ئەو چوار لایەنە ینی بچوونیان وەکو یەک بوو لەسەر چۆنەتی ئەنجامدانی هەڵبژاردن ڕاستە ئێستا هەموو لایەنێکی سیاسی داوا دەکەڵ ئێمە لەگەڵ هەڵبژاردنین وە تا ڕادەیەکیش بوو سەرنج ڕاکێشانی جەماوەر هەر لایەنێکیش دەیەوێت خۆی جیا بکاتەوە ئەڵێ خەتای ئەم لایەنە کە هەڵبژاردن دوا کەوتووایان ماوەی پەرلەمان درێژ کرایەوەیان ئەم شتانە لێرەدا هەر لایەنێکیش هەندێک جار بەمەش خۆی جیا دەکاتەوە بەڵام وەکو چارەسەر ئێمە و ئەو سێلایەنەی دیکە هاوڕای بەڵێ هاو بچوونین بەڵام لێرەدا تو دێیت یعنی بەچی دەزانی یان پێوەەر چییە کام لایەن جدیترە لە ئەنجامدانی هەڵبژاردن باش ئێمە چۆن ڕوونە بێتەوە بۆ ئەمە باڕوون دەبێتەوە هەموو لایەنێک ئەڵێن هەڵبژاردنێکی دیموکراتیانە و پاک و بێگەر هەڵبژاردننی دیموکراتیانە و پاک و بێگەرد هەندێک پێوەەر و بناما و مەرجی خۆی هەیە یعنی کە ئێمە ئاڵێن ئەم باسییان پێوەەر و مەرجان ئەمەی مەرجی یەک خۆدی یەکێتی نیە پرۆسی دیموکراتیە هەر لایەنێک لەگەڵ ئەم مەرجانە و ئەم پێوەرانە ئەم بنامانەی دیموکراتیت نەبێ خۆی پێناسێکی تر ینی مانایەکی تر دەبەخشێ بوو تێگەیشتنی ئەو لایەنە بەرامبەر بە هەڵبژاردن ئێمەش کاڵێن لەگەڵ هەڵبژاردنێکی
دیموکراتیانە و پاک و بێگەردین ئەی بەچی ئێوە پێوەرەکانتان دیاری کردووە یەشێتی ئەو سێلایەنەی دیکە پێوەرەکان بەگشتی ئێوە پێوەرەکان هەرچەندە دوێنێ برای بەڕێزمان کاک حاکم سابر زۆر بەوردی هەر لەم شاشەی کورسە نیوزەوە باسی کرد من ناچمە تەفاسیلە بەڵام ئێمە ئاڵێن ینی ئەزمموی ڕابردوو ئەزمموی لە 92ەوە تا ئێستا هەموو هەڵبژاردنانە کە کراون لە هەرێمی کوردستان زۆرترین مشتومڕ و زۆرترین گلەی و زۆرترین سکالا و زۆرترین ناڕزایی لەسەر هەڵبژاردنەکانی کوردستانن و لە دوای پرۆسی ئازادی عێراقیشەوە دیسانەوە گلەیەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زیاترن لای عێراق بە نیسبەت هەرێمەوە مەبەستم هەرێمە بۆ لەبەرەوەی یەک بازنەیە ئەم یەک بازنەیە کاتێک هەڵبژاردن دەکرێت ینی ئەگەر ئێمە بین وەکو عەدالەت سەیری بکەین تو ناتوانانی عەدالەتێک جێبەجێ بکەیت کە هەر پارێزگایەک پشکی حەقیقی خۆی هەبێ استحقاقی خۆی هەبێ نوێنەری ڕاستەقینەی ئەو پارێزگای غەدر دەکرێت لە ناوچێک بۆ ناوچەی یعنی بەڵێ بە تاکید غەدر دەکرێت ینی کورسی ناوچەیەک دەچنە ناوچەیەکی بۆ ناوچەیەکی دیکە دەچن ئەمە حەقی هەر پارێزگایەکە پشکی خۆی هەبێ استحقاقی خۆی هەبێ حیزبەکان لە بازنەی ئەو پارێزگا منافسەی یەکتر بکەن و کورسی بەدەست بێنن یەشێتی سێلایەنەکەی دیکە لەم ڕوئایەوە ئەیانێ فرە بازنەی بێ مەسەڵی هەڵبژاردن بە تەئکید خاڵێکی دیکە هەیە ینی ئینشاڵڵا لە هیچ شوێنێک ئەوە نەکرێت تەزویر نەکرێت بەڵام زۆر جار باسی تەزویریش دەکرێت کە تەزویر کرا لە شوێنێک کاریگەری دەکاتە سەر هەموو شوێنەکانی دیکە خاڵێکی دیکە لە هەندێک شوێن ڕێژەی بەشداربووان کەمترە لە شوێنەکانی دیکە ئەو شوێنێک کە ڕێژەی دەنگدەران کەمتر دەنگدەر کەمتر بەشداری دەکە ئەوە ئەگەر زیانی هەبێ هەرچی هەبێ بوو ئەو سنوورەیە باشیش هەبێ لەو شوێنێک کە ڕێژەی دەنگدەران زۆرترە بوو ینی بوو پشک و استحقاقی خۆیان بێ ئەمە وەکو مەبادوو و بناما دیموکراتیەکانیش بە تاکید تۆ بە پێوەرێک هەڵبژاردن بکەی خەڵکی هەر ناوچەیەک نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ ئەمە ڕاسترە ئەمە ئەگەر بین بوو کۆتاش هەر ڕاستە کۆتاکان زۆر قسەی لەسەرەکری بازەوە کرێت دەبێ ئەوان خۆیان نوێنەری ڕاستەقینەی هەڵبژێرن جگەلەوە ئەمە چۆنە بێ بە چ پێوەرێکە بێمە ئەمە سێدا لەتیف ئەمە ئەمە ڕێکەوتن لەسەر بکرێت ئێستا بینین پێکاتەکان گلەیان هەیە سکاڵیان هەیە و سەردانی لاان و شوێنەکانی دیکە دەکەن و پێکاتە بەشی زۆری پێکاتەکانی هەرێمی کوردستان ئەنی سوپاسیەکێتیان کردووە لەو بارەدا ئەڵێن کە ئێمە دەست ناخێنە ناو کاروباری پێکاتەکانە ئێمە ئاڵێن ئەبێ پێکاتەکان خۆیان نوێنەری ڕاستەقینەی خوان هەڵبژێرن ئەو کەسەی کە دەچێتە ناو پەرلەمان بە نوێنەراتی ڕاستەقینەی ئەوان بچێ بەرگری لە مافەکانی پێکاتەکان بکە زۆر خۆی لە قەرەی ئەم کێشمەکێش و ناکوکە سیاسیانە نێوانی پارتی حیزبەکانی تر حیزبەکانی دیکەش بەگشتی ئەمەزین بەم شێوازەی بەڕێوە لە لایەکی دیکەوە ئەم فرەبازنەیە کە بوو بزانست لە بەرژەوەندی پێکاتەکانیشدا بۆ نمونە لە 92ەوە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەکرێت تا ئێستا مەسیحیەکی سلێمانی نەچوەتە پەرلەمانە و تورکمانێکی پارێزگای سلێمانی کە لە کفری زیاتر حزۆریان هەیە وەکو کۆتان نەچوەتە پەرلەمانی کوردستانە ئێ باش ئەمە پرسیارێکە ئەمە چەند لە 31 ساڵە لە 92 تا ئێستا بۆ تێپەڕبوونی 31 ساڵ پێنج پەرلەمانی 11 کوتە هەیە لە هەرێمی کوردستان بۆ مەسیحی و بۆ تورکمان تاکە مەسیحیەکی سلێمانی و تاکە تورکمانێکی پارێزگای سلێمانی نەچوەتە پەرلەمانە کابێ ئەگەر ئەم فرابازنەیە جێبەجێ ببێ ئەمە لە بەرژەوەندی پێکاتەکانیشدا بۆ پێکاتەکانیش لە هەموو شوێنێک نوێنەری ڕاستەقینیان هەبێت و جگە لەمە مەسیحیەکان مەسەل من برادەرم هەیە خەڵکی سلێمانیا ئەڵێ تا ئێستا من نەمبینیوە کۆتایەکی مەسیحی لە هەولێر یان لە دوو کاتبێت لە وەزی ئێمەی پرسی بێ لە سلێمانی کەوابێ ئەو بەڕێزەی لە هەولێر یان لە دووک بە نوێنەرەتی کۆتاکانە چێتە پەرلەمانەوە
نەبووەتە نوێنەری ڕاستەقینەی مەسیحەکانی سلێمانی. تەنانەت ئەگەر ببێتە نوێنەری ڕاستەقینەی مەسیحەکانی هەولێر و دۆکیش، بەڵام نەبووەتە نوێنەر سلێمانی. کابێ ئەم فرەبازنە ئەگەر لەم ڕانگەشە هەڵەیە ڕاستکەنەوە. ئەمە بەڵێ بە تاکید ئەمە یعنی ئەمە کەس ئەڵێن بۆ چەسپاندنی عەدالەت هەم بۆ پارێزگەکان هەم بۆ پێکاتەکان. ینی پارێزگەکان جا ئەگەر ئێمە بین ئەم عەدالەتە حیزبیەش یعنی وردکەینەوە. حیزبەکان لە ینی سوودی خۆدی حیزبەکان با یەکێت باس یەکێتی بکەین. زۆر باش. فرەبازنەی بۆ یەکێتی بەچی عەدالەتە چەسپێنێ. بەس ئەم هەڵبژاردننی پێشوو کە هەڤاڵ قوبات تاڵابانی سەرروکی لیز بوو، دەنگێکی زۆری برد ئەوە لە بەرژەوەندی بادیناندا بوو. دوو هەواڵی ئێمە چوونەتە پەرلەمان. بەڵام خۆلەکانی پێشتر هەندێک جار یەک کەسیش ئیبادینا ناچوو پەرلەمان لە کاتێک کە دەنگی ئێمە لە بەشی دوو کورسیەک سەد ئەبوون، هەندێک جار بەشی دوو کورسیشی ئەبوون، بەڵام بۆ نەچوون. دەنگ دەری بادینانی یەکێتی کە دەنگیان بە کاندیدەکان یەکێتی دەدا، هەمیشە لەوێ 6-7 کاندیدمان هەبووە. تو ئەو ڕێژە دەنگی کە لەوێ هەمانە دابەشی 6-7 کەس دەکەیت، هەندێکیان ینی هەرێک 2000-3000 یانی شتێکی ئەوە بەرەکەوت. بەڵام کاندیدێکی سلێمانی ئەیتوانی 10,000-7,000-6,000 دەنگیێنە 5,000 کەوابێ دەنگی دهۆک بۆ کاندیدێکی سلێمانی هەر یەکێتیا چوو. ئەمە بۆ پارتیش هەڕاستە. یعنی ئەگەر سەیری بکەم پارتیەکانیش لە سلێمانی دایمان دەنگی پارتیەکانی سلێمانی بۆ کاندیدەکانی دهۆک و هەولێر دەچێت بڵێن لە ناو حیزبەکەش ئەم عەدالەتە ژەگەڕێنێتەوە. ئەمە بۆ خۆدی حیزبەکانیش عەدالەت ئیتر ئێمە لە بادینان دەنگمان کەمە ئەبێ گلەی لە خۆمان بکەین، نابێ نایەن گلەی لە کاندیدی سلێمان بڵێ تو دەنگی منت بردووە، دەنگی ئێمە ئەوەندە بووە ئەڵێن ئەوەن ئیتر ئەوەندە دەنگی ڕاستەقینەی ئێمە ئەوەیە، دەنگی ڕاستەقینەی ئێمە هەولێر ئەوەندەیە، دەنگی ڕاستەقینەی ئێمە لە سلێمانی ئەوەندەیە. لەبەرەوە ئەمە لە بەرژەوەندی خودی حیزبەکاندایە و لە بەرژەوەندی پارێزگەکاندایە و لە بەرژەوەندی پێکاتەکاندایە. ئەمەیە ینی عەدالەتێکی حەقیقی دەهێنێتە کایەوە. ئەمە یەکێتی کە ئەم داوای هەیە، ئەم بوو داوای بوو بەرژەوەندی گشتیە، ئەمە بۆ خۆی خۆی نییە، ئەمە بۆ خۆ ینی تەنها بەڵێم بۆ یەکێتی نییە، بۆ ممارسەکردنی پرۆسەی دیموکراتیە بە شێوازێکی درست، بەڵێ بوو چەسپاندنی عەدالەت بۆ ئەوەی بتوانین لە هەر شوێنێک خەڵکێک نوێنەراتی ڕاستەقینەی ئەو ناوچە بکەن. زۆر باشە سەید لاتیف. من ئەمێ مەسلەیەکی دیکەی گرنگ یانی لەگەڵ جەنابتە باس بکەین، مەسلەی ینی ئێمە ئەزانین ینی دۆخی نێوانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی دیکەش ینی لە هەرێمی کوردستان بە ڕەوشێکی زۆر سەخت و بە ئاڵنگەری قورسدا تێپەڕی. بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە هاتنە پێشەوەی ئەو دۆخە و ئەو کەشە لەبارەیە کێسە بۆ گفتوگۆ ینی دروست بووە. بەڵام یعنی قسەکە ئەوەیە تاوەکو لایەنی سێهەم نەهاتە نێوانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتەوە، ینی ئەم کەشە دروست نەبوو. وەکو جەنابیش تاماژت پێدا لە قسەکانی ڕابردوود، تەنها لە ئیعلام و لە ڕاگەیاندنەکانەوە و بە بروسکە گۆڕینەوە یانی یەکێتی و پارتی و لایەنەکانی دیکە گلەی و گازندەیان لە یەکە کردووە ڕەوشی هەرێمی کوردستانیان باز دەکەن. لایەنی سێم کە بە دیاریکراوی یعنی ئەمە مەبەسمە باسی بکەم، یعنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و نوێنەری ینی کۆشکی سپی هاتە ئێرە برێت ماگۆرگ لەگەڵ یەکێتی و پارتی کۆبەوە لەگەڵ لایەنەکانی دیکە. لایەنی سێم کە ئەمریکا تا چەند کاریگەری هەیە بۆی کە نێوانی یەکێتی و پارتی و هەروەها لایەنەکانی دیکە بگەێنێتە ئاستێکی باش و هەروەها ڕەوشەکە بەرەو ئەوە بەرێکەی تر هەمووان لێ ڕازی بن و ئەو هەڵبژاردنەی کە هەموو لایەک داوایەکە هەڵبژاردنێکی پاک و بێگرد و هەروەها لەسەر ئاستێکی دیموکراسی باش بەڕێوە بچێت. کاریگەریە بێت ئەمە؟ هاتنی شاندی ئەمریکا و یەکەم جار سەردانی بەغدای کرد، دو جاریش لە هەرێمی کوردستان سەردانی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی یەکێتی و دوو کۆبوونەی جیاواز، کۆبوونەی لەگەڵ هەڤاڵ باڤڵ تاڵابانی سەرروکی یەکێتی، کۆبوونێکش لەگەڵ هەڤاڵ قوبات تاڵابانی جێگیری سەرروکی حکوومەت و بە هەمان شێوە لەگەڵ سەرکردا باڵەکانی پارتیش کۆبوونەوەی کرد. دوو ئەوە هەبوو، دوو توان تا ڕادێک جوورێک لە تەفسیر یەکێک لەوانە یان دۆڕا لەسەر هاتنی ئەو شاندا ڕایەک پێیان وا بوو ئەم تیمە هاتووە، ئەم وەفدە هاتووە بۆ شارێکی بەکارێنەوە
و دوای ئەو گوشارە نەرمیەک بە دوای خۆی داهێناوە ڕایەکی شەبووە ئەیانوت ئەمریکا یعنی هاتووە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی لە ناوچەکە چونکە بەرژەوەندی ئەمریکا لە بەرقەراربوونی ئاسایشی سەقامگیری هەمەلانی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا من بەڕێی من هەر کامەیان بێ مادەم یعنی ئەو سەردانە بوو بە هۆی ئەنجامدانی کۆبوونەیەک لە نێوان یەکێتی پارتی کەوابێ ئەمە سوودی هەبووە بۆ هەرێمی کوردستان کەواتە یعنی هەرێمی کوردستانیشان بەلاوە گرنگە ئێمە بە تەکید چونکە ئەو خاڵانەی کە لە شاندی ئەمریکا لە بەغا بە تایبەتی ئەو سەردانەی لە بەغا کرا هەندێک خاڵ بڵاو بوونەتەوە مەسەرەن ئەم شاندی ئەمریکا لەگەڵ ئەوەدا پەیوەندی هەرێم و بەغدا ئاسایی ببنەوە ئێمە هەوڵێکی زۆرمانداوە لەم پێنەوەەوە بەردامیشی لەسەر ئەم هەوڵانە و شاندی ئەمریکا پێی وایە ئەگەر سەقامگیری لە چ لە هەرێم چ لە بەغا تێک بچێ زیانی هەیە بۆ هەردوو هەم بۆ هەرێم هەم بوو بەغدا یەکێتی دەمێکە ئەمە دەکات و ئەمریکا بەرژەوەندی خۆی لەوەدا دەبینێت کە هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتنامەیەک ئێمە کارنەمەمان هەیەەوە بە بەردامی تیمی ئێمە بە بەردامی لە بەغدا لە پێناو ئەمەدا ئەمریکا مەسەرەن باسیەوە کراوەکە مەسلەی هەڵبژاردن کە هەڵبژاردن پرۆسە بە شێوازێکی دیموکراتیانە ئەنجام بدرێت ئێمە ئەمە دەمێککە ئێمە داوای ئەما دەکەین کەوابێ ئێمە خۆشحاڵ بوون بە هاتنی وەفدی ئەمریکا و بە هەمیشەش یەکێتی پێشوازی لەوەی کردووە کە کاتێ دانوستانەکان لە نێوان یەکێتی و پارتی نەگەشت بنە ئەنجامێکی ئەرێنی پێشوازی لە تەڕەفی سیامی نیودەوڵەتی کردووە بە ئێستا شەوایە ینی ئێمە کۆبوونەیەکمان هەبوو باس کرا ینی هەر هێزێکی سێیام تەنانەت ئەگەر وڵاتێکی زلهێزی جیهانیش بێ بتوانێت دەورێک ببینێ بۆی ئەم دوولانە باشتر لێکەوە نزیک بوونا بگەنە ڕێکەوتنامای بۆ پێشوازی لێ ناکەن ئەمە بەڵێ ئەخر ئەمانجی ئێمە ڕێکەوتنامەیە کە ئامرازێک هەبێ ئەو ئامرازە تەرەفێکی سیام هەبێ ئەو تەرەفات توانای چاودێریەکی وردی هەبێ و تەرەفێکی بەهێز بێ و ببێتە حەکەمێکی عادل بۆ پێمان خۆش نەبە تاکید پێمان خۆشە و لە دنیاش داوایە لە دنیادا کە لە نێوان دوو هێزی سیاسی لە نێوان دوو وڵات لە نێوان هەرێمێک و وڵاتێک کێشەیەک دروست دەبێ کاتێک کە نەتوانن لەبەر هەر و کارێک بێ بگەنە ڕێکەوتنامەیەک پێویستی بە تەرەفی سیام هەبووە تەرەفی سیام توانێتی ئەم بابەتە یەکلای بکاتەوە ئەمە لە دنیاوە دوو تاک دوو هاوڵاتی جاریوە کێشەیەکەنە پێیان چارەسەر ناکە جا خەتای کەمەیان بێ ئێمە ناچینەوە تەفاسیلەوە جاروێت سەیبینی هاورەیەکی ئەوانە دێتە ناو ئەو دوو کەسەوە وام دوو کەسە ڕێ دەکەون کا ئەبێ ئێمە ینی هاتنی ئەو شاندە بە گرنگ سیر بکەین و نابێت لەسەر ئەو وشەش بڵێنەوە لە گۆشار بوو یان چی بێ گرنگ ئەوەیە ئەم وەفدەهات ئەنجامێکی هەرێمی کوردستانی گۆڕی تا ڕادێک نەرمیەکی هێناوەتە هەرێمی کوردستان و مێداوارین ئەو نەرمیە ببێتە لە یەک تێگەشتن و لە تێگەشتنیش ببێتە ڕێکەوتنامەیەکی ڕیشەی سەبارەت بە ڕێکەوتنامەی ڕیشەی لە نێوان یەکێتی و پارتی و ئەگەر ئەم جارە گشتگیرتریش بێ لە نێوان سەرجەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تا چەند دۆخی هەرێم بباتە پێشەوە لەو ئالانگاری قورسانی کە لە دنیادا هەیە لەو شەڕانگێزی و بەرکەوتنە گەورانی کە لە نێوان زلهێزەکان و ئەو دابەشبوونە دوو جەمسەری کێسە لە دنیادا هەیە و دەوروبەریشمانە زانی ئەکوڵێ بەڕاستی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی لەوەدایە ئەم هەڵبژاردنە بکاوە ئاگەرکردی تا چەند ئەچێتە پێشەوە بە یەکگرتووی لایەنە سیاسەکان دوای ناوبڕێک وەڵام بەرز زۆر سپاس دەکەم دەچینە ناوبڕێک دواتر دێنەوە خزمەتان لە بەرنامەی پانۆراما.
دووبارە ساڵتان لێبێت لە بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە گفتوگۆکەین لەسەر کۆبوونەوەی هێز و سیاسیەکان لەسەر هەڵبژاردنێکی پاک و پێگەرد بە میوانداری برای بەڕێزمان کاک سەیدا لە تیمنێرۆین دامی سەرکردایەتی شێتی سەیدا پرسیارەکە بۆ دووبارە ناکەم و وەڵامی پرسیارم بیتەوە کە پێشتر ئاراسم. بەڵێ کاک هەورێ هەلومەرجی ئێستا هەلومەرجی ناوخۆی هەرێمی کوردستان هەلومەرجی ناوخۆی عێراق و هەلومەرجی ئیقلیمی و نێودەوڵەتی گۆڕانکارێکی زۆری بەسەر هاتووە بێ هەر حزبێک بۆ خۆی بەپێی ئەو هەلومەرجە پلان و بەرنامای خۆی هەبێ و هەر هەرێمێک بخۆی بەپێی ئەو هەلومەرجە استراتیژەتێکی هەبێ و ئەمە بۆ وڵاتان و تا دەگاتە کیشوەرەکانیش. ئەمریکا کە ئەو دەورەی بینی و ئەو سەردانەی کرد دەتوانین بڵێن ئەمە لە سەردەمی تاکجەمسەری بەرەیەکە بوو ئەو بەرەیە بوو کە بەرەی یەکەم جار دژی دکتاتوریات بوو پاشان بوو بەرەی دژی تیرۆر. ئێمە وەکو هەرێمی کوردستان کەوتوینەتە سەنگەری دژە دکتاتوریەت و پاشانیش دژە تیرۆر بە کوردەکەی لە بەری ئەمریکا لە بەرەی ئەمریکا بووین. هەموو ئەو دەستکەوتانێک کە بەدەستمان هێناوە بۆ ئەو مەرحەلەیە دەگەڕێتەوە. ئەوەی هەرێمی کوردستان بەدەستی هێناوە تا ڕوخانی ڕۆژێم و دوای پرۆسەی یعنی دوای مەسەلەی ئەمریکا فەزڵی هەیە بە سەروانەوە یعنی لە یەک سەنگەردا و هاوپەیمان بووین ئەوە وا دابنین ئەوانیش پێویستیان بە ئێمە هەبوو بە پێی سەنگ و قەبارە ئێمەش پێویستیمان بە وڵاتێکی وەکو ئەمریکا هەبوو کە هەندێک جار کە گوشارێک لەسەر هەرێمی کوردستان دەبوو سوودمان لەوان بینیوە. لەبەرەوە ئەمریکا ناوێ ینی ئەتوانین بڵێن ئەم دەستکەوتانە بەشێکی بوو ئەمریکا خۆشی دەگەڕێتەوە ینی دەوری تیا هەبووە لەم بوارەدا. بەڵام ئێستا دەیبینی با لە هەلومەرجەکە کەوتمان گۆڕانکاری بەسەرە هاتووە بەرەو دوو جەمسەری دەچێت. ئەم دوو جەمسەریە یعنی دانانی پلانیش ئاسان نییە. با ئێمە نمونەیەک بینین لە نێوان دوو جەمسەری پارچەیەکی دیکەی کوردستان کە ڕۆژئاوایە. ئێستا ڕۆژئاوای کوردستان دەتوانین بڵێن گیری خواردووە بەدەست دوو جەمسەریەوە نێوانەوە بەرداشەیە بەڵێ لە نێوان ئەمریکا و ڕوسیا. لە هەندێک بوارە ڕوسیا گوشارێک لەسەر ڕۆژئاوا دروستەکە بۆی لە حکوومەتی ناوەندی یان حکوومەتی دیمەشق نزیک ببنەوە بەرەو ڕێکەوتنەوەسن. لەم لاوە لەوانەیە ئەو جۆرە ڕێکەوتنەمە لە بەرژەوەندی ئەمریکادا نەبێ. ئەمریکا دەیەوێ سیاسەتی خۆی لەوێ جێبەجێ بکە. کاتێکە با بڵێن ئیدارەی ڕۆژئاوا ئیدارە کوردیەکەی ڕۆژئاوا نزیک دەبێتەوە لە ئەمریکاوە لەولاوە ڕوسیا گوشار دەسەکا بە جوڵە و بەهۆی ئەو دوو جەمسەریەوە هەم دیمەشق هەم ئەنقەرەش کارتی بەهێزیان هەیە بەکاردەهێنن بەرامبەر بە ئەو واقعی کە ئێستا هەیەی لە ڕۆژئاوا. ئەمە نمونەیەکە هێنام بەڵام دەبینین ینی هەڵچوونێکی بە پەلا دەبینین لەسەر ئاسی نەکردن لە ئەوەی ئەو جەنگەی کە لە ئوکرانیا دەبینی لە دەوروبەری ئێمەش جۆڵەیەک ئەوە هەیە. ئەبێ ئێمە ئەو مەسەلەی ڕۆژاوە بۆ هەرێمی کوردستان ینی بەو شێوازە نییە بۆ هەرێمی کوردستانیش ئێستا بەو زەقیە نییە بەڵام ینی زەمانەت چییە بەرەو ئانم هەلومەرجەکە بە شێوازێکە هیچ چارەیەک نییە ئەگەر ئێمە کارتی عێراق بەکارنێنین بۆ پاراستنی خۆمان ئەتوانینەوە بکەین. ئەخر ئەمە پرسیارەکەمە ئەگەر ئێمە ڕێنەکەوین لە هەرێمی کوردستان و دوای کە ڕێکەوتین لەگەڵ بەغدا بە تەواوەتی ڕێنەکەوین ناتوانین بە کارتی عێراقی بوون خۆمان بپارێزین. باشە عێراق ئەمە چیە زوو بە کارتی دادگای باڵای فدرالی هەڕەشە لە هەرێمی کوردستان ئێستا ئاخرتم هەلومەرجێک هاتوتە پێشەوە ینی ئەگەر ئێمە پێش بگەڕێنا بوو پێش داعش لەم هەرێمی کوردستانی خۆمان چەند جارێک من برادرم بینە ڕەفیقی خۆم بووە ئێزدی بووە ویستوانە حزبێکی ئێزدی دروست بکەن ئیجازیان پێنەدا. ئەو کاتە هەموو شتێک بەدەست هەرێمی کوردستان بوو ئیجازان پێنەدەدا یانوت ئێوە کوردن یعنی با حزبی ئاینی نەبی بەو بیانوە پیانەوت هەرچەندە ئێزدیەکان یعنی ئەوان گلەییان هەواین باشە ئەی بۆ حزبی مەسیحیش هەیە ئەی بۆ حزبی ئیسلامی هەیە بۆ ئەوە بە ئێمە نەدرێت
هەر چوونێک بێ من تەفاسی و لەوەنە نازانم بەڵام لە هەرێمی کوردستان ئیجازەیان بە لایەنێکی ئێزدینە دەکەن وەکو حزب دروستکەن ئێستا سێ یان چوار حزبیان هەیە بۆ وانە ماوەستا ئیجازەکە لەبەرەوەی لە هەرێم ئیجازەشی پێنەدە دەچێتە بەغدا ئیجازە وەردەگرێ ڕێکخراو هەبوون بە هەمان شێوە مەسەن ڕێگان پێنانەدا ئێستا ڕێکخراو یعنی دەرچەی زۆر هەیە و لە هەمان کاتشە ناوەندی یاسایی هەن ناوەندی تەشریعی هەن ناوەندی وەکو جارە نەماوە پێدوانی غێر مباشر کەوتونەتە ئێمەش نێوان ئەو دوو جەمسەریەوە و کاریگەری هەردوو جەمسەرەکەشمان بەسەرەوە دیار بێت لە ڕێگەی عێراقەوە ئێمە کارتەکانمان بەرامبەر بجوڵێنن ینی وتم وەکو ڕۆژ ڕۆژ ئەومان لێ ناتوە بەڵام ئەگەر ئێمە تەبابین ڕێ بکەوین کێشەکان چارەسەر بکەین یەک هەرێمان هەبێ هەرێمێک بێ هەمووی وەکو یەک بێ حکوومەتی هەرێم بە یەک چاوسێری هەموو ناوچەیەک بکە حزبەکان هەرێک بە پێی قەبارە و حەجمی خۆی دەوریان هەبێ لەم وڵاتە و پلانێکی کارنامەیەکی هاوبەشمان هەبێ لەگەڵ بەغدا تیمێکی هاوبەشمان هەبێ لەگەڵ بەغدا ئەو کاتە بەغداش بە شێوازێکی تر تەعامل لەگەڵ ئێمانش کە هەندێک جار خۆدی بەغداش پێویستی بە هەرێم هەیە بەڵام هەرێمێک بێ کە باڵێم بەرژەوەندی بەغدا بپارێزی بەڵام هەندێک جار ئێمە لە هەرێم ئەگەر مەبەزداریش نەبێ بەرژەوەندی بەغدا ناپارێزین و دەمانێت بەغدا بەرژەوەندی ئێمە بپارێزێ ئەمە شتێکی هاوستەنگە ئەمەش بووە لێ هاتووەکوتم یعنی ئێمە بەش بووین یعنی بە ئێستاەوە ئەگەر سێری بکەن ئێستا زۆر جار بەناو یعنی بەناو هەندێک جار گلەیەکی زۆر ئەکرێت کە تۆ بڵێ دوو ئیدارەی زۆر ینی ناڕازی دروستە بێ ئەوە لەگەڵ دوو ئیدارەیە ئێستا دوو حکوومەتە خۆ بینیمان پێش ئەم چەند ڕۆژە دوو وەفدی حکوومەت چوونەتە بەغدا وەر بە ئەم حکوومەتە بکەینە حکوومەتێکی بەهێز حکوومەتێک بێ خزمەتی سەرتاسەری هەرێمی کوردستان بکەن گرنگە ئەمە ئەساسە ناو ئەساس نییە ئێمە بەناو ئەڵێن نابێت تۆ بە باسی دوو ئیدارەی بکەیت بەڵام لە عملیە وەزعەکەوا بڕوە یعنی هەرێمێکی لاواز دەبێت کە یەکێتی هەوڵێکی زۆری دەوە و هەوڵێکی زۆریش دەدا لە پێناو ئەوەی کە هەرێمێکی بەهێزمان هەبێ بۆ ببینە بەشێکی بەهێز لە بەغدا و بەغدایەکی بەهێزیش هەبێ بەغدای هەمووان بێ بەرگری لە هەرێمی کوردستان بکە ئێمە بەم شێوازە دەتوانین بەرژەوەندەکانی خۆمان بەرژەوەکو گەلی کوردستان بپارێزین و ماف و پشک و استحقاقی خەڵکی کوردستانیش هەم بیپارێزین هەم ئەوێ بەدەست نهاتووە بەدەستی بێنین کۆتا پەیامی سێدارەتی بنێڕەوەی کۆندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە لەبارەی کۆی بابەتەکان کام شەو ئێمە باسمان کرد بەڵام بە کورتی سوپاس هیوادارم ینی هەموو لایەنەکان بە تایبەتی یەکێتی و پارتی بگەنە ڕێکەوتنامەیەک بێ کە ببێتە هۆی چارەسەرکردنی کۆی ئەو کێشە و گرفت و ناکوکیانەی کە لە نێوان یەکێتی و پارتێ و لە نێوان هێز و لانە سیاسەکان دیکەشان هەیە و کە گەشتنە ئەو ڕێکەوتنامە ئەوجا هەڵبژاردنێکی دیموکراتیانە و پاک و بێگەرت ئەنجام بدرێت بە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان بە پشتبەستن بە تۆماری دەنگدەرانی عێراقی و بە پاکردنەوەی ئەو تۆماری دەنگانەی کە کۆمەڵێ ینی ڕێژەیەکی یەکجار زۆر ناوی دووبارەی تایە بەوانەی کە بەوانەشەوە کە لە ژیاندا نەماون و هەرێمەکەمان دۆخێکی ئاسایی بەخۆیان ببینێ و هاوڵاتیان بە ماف و پشک و ئەستحقاقی خۆیان شاد ببن. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان سێدارەتی بنێڕەوەی ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە لە بەرنامەی پانۆراما ئامادە بوو. سوپاس بۆ بەڵای بینەرانی بەڕێز ئەڵخێمشەی پانۆراماتان پێشکەش کرا ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.